ئەو کاتەوە هەم کاتێکتان باش ئازیزان خۆشەویستان دوای ئەوەی کێشە و برینی ئەو منداڵە گەیشتە ناخی هەموو هاوڵاتیەک و تاکەچی ئەو کوردستانە وەز دەستخۆشی لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندنیش دەکەین کە ئەم بابەتیان وژژان بۆ هەموو کۆمەلگای مرۆڤایەتی و بەتایبەتی کوردستان ئێستاوکە ئێمە لە ماڵی باپیری ئەو منداڵی ئێستاوکە زۆر خۆشحاڵە و هەروەها دڵی زۆر خۆشە خۆشبەختانە لە شوێنێکی ئەمن و ئەماندایە من ئێمە دەمانەوێت لەسەر زاری منداڵەکەی زیاتر لێدوانی لێوەرگرین بۆ ئەوەی بتوانین لە نزیکەوە بزانین ئێستاوکە ژیانی چۆن دەگوزارێتن چونکە خاوڵاتێکی زۆر دوای ئەوەی پەیوەندی بە ڕێبەراتی پۆلیسی هەولێر و بەمن و هەروەها بە سایت و پەیجەکانمانەوە کرد ئێمە حەزمان کرد ئەو گرتە ڤیددیۆیە بۆ ئێوەی خۆشەویست و هەروەها لەسەر زاری منداڵەکەش بۆ خەڵکی خۆمانی ڕوو بکەینەوە بە ئاخۆ بزانین ئەو منداڵ ئێستاکە ژیانی چۆن دەگوزارێت. کاکە کارزان کوی؟ باش. باشی؟ بەڵێ. ئێستا وەزت کووە؟ باش. زۆر باشی؟ بەڵێ. لەکوێ دەدەژی؟ لە ماڵی باپیر. لە ماڵی باپیرەی؟ بەڵێ. کووە؟ باشە. خۆش دەژی ئێستا؟ بەڵێ. حەز لە چی ئێستاوکە؟ حەز لێ چ بکەی ئێستا؟ لێرە ببینی؟ حەزم لێیە باوکم دەربێت لە زیندان دایک و باوکم ئەگە باوکم لێم نەدا دەچمەوە لایە. بچیەوە لایەن؟ بەڵێ. حەز لێ بچیەوە لای دایە و بابا ئەگەر لە زیندان دەربێت؟ بەڵێ ئەگە لێم نەدا. ئەگە لێت نەدا؟ بەڵێ. یعنی حەز لێ لەگەڵ دایە و بابە بژی؟ بەڵێ. ئێستاش بابەت خۆش دەوێت نەتوو؟ بەڵێ. ئەگە جاشکە لێت نەداتەوە حەز دەکەی هەر لەگەڵی بژی؟ بەڵێ. حەز لێ چ لۆ بکردن باباگە دەرهات لە زیندان؟ هەموو شتێک. هەموو شتێک؟ بەڵێ. حەز لە هەموو شتێکە؟ بەڵێ. ئێدە باشە. ئازیزان خۆشەویستان ئەمە بوو ژیان و گوزەرانی ئەو منداڵە ئێستاکەتەیدا لە شوێنێکی باشدایە و من ئەو گرتە ڤیددیۆش زیاتر بۆ ئەو دەکەمەوە کە زۆر هاوڵاتیانەوە زۆر دەستگا ڕاگەیاندەکان دەیانویست پەیوەندی بە ماڵی باپیری ئەو منداڵەوە بکەن کاکە کارزانەوە بکەن بۆ ئەوەی کە بێتن لێدوانی لێوەرگرن یاوەتێ لێدوان لە بنەماڵەکەی وەرگن بەڵام ئەوان حەزیان نەکرد لێدوانی لێوەرگن چونکە بەڕاستی بنەماڵێکی دیاری شاری هەولێرن زیاتر حەزیان کرد ئەو گرتە ڤیددیۆیە دەستخۆشیان دەکەن زۆر سپاسیان دەکەی کە مۆڵەتیان بە ئێمەدا توانیان ڕێمان بدەن کە ئەمە بتوانین لەگە کاک کارزان دووبارە دانیشتنەوە و هەروەها هاوڵاتیان خۆشەویستیش ئاشنا بکەینەوە بە کاک کارزان کە ئێستاوەکە بارگوزەرانیوی زۆر باشەوە ئینشاءڵڵا بابەش دێتە دەرێ و داریشتر ئەو کارانەی کە کراوە دووبارە ناکاتەوە لە ڕێگەیدا کەیسی ئەو منداڵەوە و هەروەها لە ڕێگەی دادوەرەوە بەڕێز دادوەری لێکۆڵینەوەکان بڕیارێکی ڕاست و دروست دەدەن بۆ کەیسی ئەو منداڵە بتوانێتن بە دووبارە بە بنەماڵە و ئایرێ خۆی شاردەوە. باشە؟